لە سەرەتاوە ئێمە داوامان کردووە هەموو دەنگە ناڕازیەکانی تیابێ لایەنەکان هیچ پێیان خۆشە دەنگە ناڕازیەکانی کوردستان لەناو گفتوگۆیە هەبن جگە لە حیزبەکان ئەمە خاڵێکی گرنگە خاڵێکی تریش سەبارەت بەوەی کە خاڵی هاوبەش زۆرە ئەوە ئەکەوێتە سەر وردەکارێکە بەڵێ ئەزانی ئامانجە سەرەکیەکە هەمومان لەسەری متەفقین کە کۆکردنەوەی دەنگی ناڕازیە بەڵام ئەبێ بزانین وەڵامی ئەوەش خەریکە وردە گەڵاڵە ئەبێ کە ئەم هاوپەیمانەتیە دواتر لە عێراق چیەکە لەوە کردەوە ئەبێ ئەم هاوپەیمانەتی ئەگە سەر بگرێ دوای هەڵبژاردنیش بەردەوام بێ گەیشتن بە چ خاڵی ئەمڕۆ گەیشتن بە خاڵی ئەوەی کە زۆربەی لایەنەکان لەگەڵ ئەوان کە دوای هەڵبژاردننیش بەردەوام ئێمە بەنیەتی پاک تعامل لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان ئاکەین بۆ ئەمە جێگیرەکەن هاوپەیمانێتەکە لەناو ئەنجومەنی نوێنەری عێراق شابێ هاوپەیمانێتەکە پەیڕەوی هەیە هاوڕێن پەیمانێتەکە پەیڕەوی ئەبێ کاتێک کە پەیڕەوی بێ وردەکاریە بێ بەڵام بەڕێزان ئەمە عادەتەن بەسراوە بە هەندێک بواری تەکنیکیەوە هەردووکی پێکەوە بە یەک پاکێجە هەر وەکو کوردستان ئێمە پێشنیارێکمان کرد ئێمە وەکو ڕوتی هەڵوێست دوێنێ کۆنفرانسمانە بوو کۆنفرانسەکەمان پێشنیارێکی کردووە لە دوو خاڵ پێکات بوو خاڵی یەکەمیانەوەی ئەم هاوپەیمانێتی دوای انتخابات چیەکە کە پرسیارێکی وەڵ بزانم حەقا خوازم عادلانەیە بۆی بەرێک هەڵنەوە شێخوانە خوازە لەسەر هەدەفێک دوای ئەوە پرسیاری دووە پێشنیاری دووەم ئەوەیە کە وتمان لە بریەوەی کاندیدی حیزبی تەرشیحکەین 30 کەسایەتی گرنگی کوردستان 20 40 نازانم بە پێی ئیتیفاق ئێمە باسی سیمان کردووە لە سەرانسەری کوردستان و ناوچەدا بڕێنراوەکان کاندیدکەین لەم پێناوەشە ئێمە وەکو ڕەوتی هەڵوێست ئامادەین هیچ کاندیدێکمان نەبێ وەکو حیزب ئێمە پشیلێ و سیکات بەڵام ئەمە خراوەتە بەردەم گفتوگۆ ڕەنگە زیاتر لایەنەکان حەز بکەن بە ئەوەی کە شێوازە کلاسیکەکەی بە شێوازەکەی تری بەشێکی ئەنجومەنی قەزاکانی هەڵوێست دژی ئەوەن یعنی وا باس دەکرێت دژی ئەوەن کە هاوپەیمانیتی لەگەڵنەوە نوێ بکەن بۆ ئەمە دەڵێن چی ئەمە ڕاستە بەزانی چۆنە بۆ دژنا بەڵام علابەیینە بە بەرچاوڕوونی لەگەڵ هەر لایەنەکان کار بکرێەوە ئامانجەکە دیار بێ ئێمە بەنسبەت خۆمانەوە هەژواشیە بینین لە ئەم هاوپەیمانەتیە کە لە خزمەتی خەڵکا بێ زۆر سپاسان لەگەڵ هەر ئەوان نەبوون دووسێ لایەنی تریش بوو وەڵاهی وتم ناڕۆن تا نان بخۆن باشە زۆر سپاس